ئەمە ساتی بەخاکسپاردنی ئەو تەرمەیە کە دوێنێ ئێوارە لە زێ قەندیل دۆزرایەوە و دوایەوەی کە بەڕێکرا بۆ هەولێر کە سوکاری سەیری تەرمەکان کرد بە پێی قسەی کە سوکاری دەرکەوت کە ئەمە تەرمی ئاڤێستایە. لە دوایەوەی کە دەرکەوت تەرمی ئاڤێستایە لە هێنرایەوە بۆ دەڤەری بارزان لەسەر داواکاری باوکی وەکو وەفایەک بۆ خەڵکی دەڤەری بارزان کە لە 8 مانگی ڕابردوودا لەگەڵی هاوخەم بوون وەک وەفایەک داوایەوەی کرد کا لێرە کچەکەی لە دەڤەری بارزان بەخاکسپێردرا. لە دوای ئەو داوایە بە بڕیاری سەرۆک بارزانی تەرمەکەی ئاڤێستا هێنرایەوە بۆ مەزارگەی نەمران لێرە لە یادگەی نیشتیمانی بارزان لە نزیکی گۆڕی مەلا مستەفا بارزانی و ئیدریس بارزانی لە بارزان بەخاکسپێردرا. ئەمەی کە هێستا خەڵکێکی زۆری دەڤەری بارزان لەگەڵ کە سوکاری ئاڤێستا هاتوونەتە ئێرە و سەرقاڵیەوەن کە تەرمی ئاڤێستا بەخاکسپێرن وەکو ئەوەی کە باس کرد هێنانەوەی تەرمەکەی بۆ ئێرە لەسەر داواکاری باوکی ئاڤێستا بووە، لەسەر داواکاری سەید یوسف بووە وەک وەفایەک بۆ خەڵکی ئێرە داوای کردووە کە کچەکەی لێرە بەخاکسپێردرێت. لە دوای زیاتر لە 8 مانگ باوکی ئاڤێستا ئارامگەیەکی دەستکەوت و ئیتر ئێرە گۆڕی ئاڤێستا بێت.